بەڵێ هەلا تەوەریەکەمی بەڕاوی بەیانی باش کوردستانە باز لە شوێنەوارەکانی کۆیە دەکەین دەرتین شوێنەوارەکان لەوێدا دیارترینیان کامانە لە هەمان کاتدا تا چەند گرینگە گرنگیان پێ بدرێت و بایەخیان پێ بدرێت لە هەمان کاتدا تا چەند لە ئێستادا گرنگیان پێدراوە و نۆژەن کراونەتەوە. بێگومان گفتوگۆی ئەم بابەتە دەکەم لەگەڵ یەکێتی واحد لێ پرسراوی فەرمانگەی شوێنەواری کۆیە لەگەڵمان دەبێت دووردەکاری ئەم بابەتمان بۆ دەگوازێتەوە. سڵاو لێبوو بەین باش سپاس بۆی کە یەکێتی لە تۆریەکەی بەڕامی بەیانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری لەسەرتا ئەمێ باز لە بەگشتی باز لە شوێنەوارەکانی کۆیە بکەین لە پاشان دانەدانە ئاماژیان پێ دەکەین و وردەکاریەکان باز دەکەین. لە هەمان کاتدا دیارترین شوێنەواری کۆیە کامێ و مێژوەکەی بۆ کەی دەگەڕێتەوە؟ سڵاوتان لێبێ و ئەو کاتە و هەموو کاتێکتان باش. سڵاو لە شاری کۆی، شاری شاعیران و شاری ئەدیبان و شاری ڕووناکبیران. سڵاو لە شاری کەڵەپیاوان و شاری کەڵەپیاوانی ئاینی و کەڵەپیاوانی سیاسی. سڵاو لە شاری کۆیەوە لەو شارەی کە شەهردەم شاری پێکەوە ژیان و شاری ئاشتێوایی و شاری ئەدیانە جیاوازەکان بووە. ئێمە زۆر سوپاسی ئەو دەرفەتتان دەکەین کە بە ئێمەتان بەخشی وەک شوێنەوارەکانی شاری کۆیە، چکە بە تایبەتی شاری کۆی یەکێکە لە هەرە شارە دەورەمەندەکان، هەرە شارە کۆنەکان لە ڕووی بوونی چەندین پێگەی شوێنەواری و چەندین خاڵ و خانی کەلەپوری کە ئێمە بەڕاستی لە سنتەری شاری کۆیە زیاتر لە 85 خاڵی کەلەپوریمان تۆمار کراوە بەپێی ئەو ڕووپێوی کە لە ساڵی 2019 لەلایەن تیمێکی پسپۆڕی ئەڵمانی و تیمێکی بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار و تیمێکی زانکۆی کۆی و فەرمانگەکەمان کە ئەم 85 خانی و خاڵە کەلەپوریە خۆیان دەبینەوە لە خانووی ئاسایی و خان و ئاشی ئاو، ئاشی ئاگر و کڵێسا و مزگەوت کە بوونی کڵێسە و بوونی مزگەوت ئەوانە هەمووی سەلمێنەری ئەوەن کە شاری کۆیە شاری یەکتر قبولکردن بۆ شاری ئەدیانە جیاوازەکان بووە. ئەم خانوانەش لە کۆی ئەو 85 خاڵە کەلەپوریە کە لە سنتەری شاری کۆیە بوونی هەیە و تۆمار کراوە و نیشانەی گلدانەوەی هەیە لەلایەن ئێمەوە کە ئێمە بە بەردەوامی لەسەرمانە کە بەپێی ئەو ئیمکانێتی خۆمان بیان پارێزین و پارێزگاری لە شوناس و توراس و دیزاینەکەی بکەین کە بەڕاستی بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو حکومەت وەک پێویست ئاوڕی لە شوێنەوارەکانی کۆیە نەداوەتەوە و بەگشتی سێکتەری شوێنەوار وەک پێویست گرنگی پێ نەدراوە. هیوادارین لە ئێستا بەدواوە کە هەرچەندە هەوڵە شەیە لەلایەن وەزارەتی شارەوانیەوە کە بتوانین ئەو خانیانە هەر هیچ نەبێ خۆماڵە بکەین، چکە بەڕاستی یەک لە کێشە و گرفتەکانی ئێمە وەک شوێنەوار سەرەتا خۆماڵەکردنی خانووەکانە، کڕینەوەی تیلە لە خاوەن مڵکەکان ئەوجا دواتر گرنگیدان و شوێ نۆژەنکردنەوە و ئامادەکردنی دەرخستە و پرۆپۆزەل تاکو بتوانین پارێزگاری لێ بکەین. وەک بەڕاستی ئێمە گەورەترین کێشەشمان شاری کۆیە نەبوونی پلانی دوای نۆژەنکردنەوەیە، چونکە ئەگەر ئێمە نۆژەنیشی بکەینەوە بەڵام کە پلانێکمان نەبێ لە دوای نۆژەنکردنەوە چی لێ بکەین، چی لەو خانوە کەلەپوریانە بکەین، چۆن بەگەڕیان بخەینەوە. بەڕاستی ئەوە کێشەیەکێ ئەوەش زۆر باشە کاکێکێتی ئەمێ بزانم لە ئێستادا چەند شوێنەوار هەیە لە سنووری کۆیە پێویستی با نۆژەنکردنەوەیە بەڵام نۆژەن نەکراوەتەوە. ئێمە ئەو خاڵە کەلەپوریانی کە باسم کرد لە سنتەری شاری کۆیە لە کۆی 85 خاڵ 4 خاڵیان خۆماڵە کراوە. ئەو 4 خاڵەش کە 4 خانووی ئاساین، خانووی جەمیلاغا، خانووی حاجی مەجید، خانووی کەمالی حاجی مەجید، خانووی حاجی تەها کە خانووی جەمیلاغەیەک لە کەسایەتە دیارەکانی شاری کۆیە بووە، سێم قایمی شاری کۆیە بووە کە لەو سەردەمەدا براگەورەی حەوێزیەکان بووە لە شاری کۆیە کە ئەمەیان نۆژەن نەکرایتەوە، بەڵام خانووی حاجی مەجید و خانووی کەمالی حاجی مەجید لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نۆژەن کرایتەوە و بەناوی فەرمانگەکەمانە فەرمانگەی شوێنەواری کۆیە و خانووی حاجی تەهاش لەلایەن بەڕێز شێرۆخانەوە خۆماڵە کراوە هەر لەسەر ئەرچیویش نۆژەن کرایتەوە و پێشکەشی فەرمانگەکەمان کراوە. ئەو خانووی ئێستا ئێمە تێدایین خانووی کەمالی حاجی مەجیدە کە ئەمانە کە ئەو خانوە گەورانە بۆ شێوە جیاوازە کە لەو سەردەمەدا کە تەمەنیان زیاتر نزیکەی 130 و 150 ساڵە تەمەنی ئەو خانوانە
کە لەو سەردەمەدا ئەو خانوە گەورانە ئی بازرگانەکان بۆ زۆربەی حاجی مەزید کەمالی حاجی مەزید حاجی تەها ئەوانە پیشیان بازرگان بووە کە لەو سەردەمەدا بە تایبەتی بازرگانی تووتن بەناوبانگ بووە کە خانوەکە دەکەوێتە سنتەری شاری کۆیە و ئێستا لەگەڵ ئیدارەی کۆیە لە هەوڵدان بتوانین چۆن بەگەڕی بخەینەوە یان بە هەر شێوەک لە شێوەکان بتوانین بکەینە قاوەخانەیەکی کەلەپوری یان بتوانین بیکەینە مۆزەخانەیەکی بچووک یان بتوانین بە هەر شێوەیەک بەرنامەیەکی لێ بدانین کە چۆڵ نەبێت چکە بەڕاستی چۆڵبوون و خانیەکان زیاتر خانیەکان وێران دەکەوە زیاترش ئێمە ساڵانە ئەگەر چۆل بێ ئەرکمان زیاترە بە زیاتر بە نۆژەنکردنەوەی زیاتر بە پاراستنی لەو چوار خانوە زیاتر هەشتاویە خاڵەکەی دی ببوورە هەشتاویە خاڵەکەی دی هیچ خۆماڵە نەکراوە بە ناوی خاوەنەکانیان و کە ئێمەش ناتوانین بەڕاستی وەک پێویست نۆژەنیان بکەینەوە یان نەک پێویست بەڕاستی دەستمان بگاتەوە و ناشێلین ئەوان نۆژەنی بکەنەوە بەڕاستی کاگێکی ئەمێت ئەو خانووی کە تۆی تیایت ئاماژەش پێ کرد بە ورتر باز لە مێژوەکەی بکەیت لە هەمان کاتدا گرنگی هیچ بەم شوێنەدا دراوە ئەم خانووی ئێستا ئێمە تێدان خانووی حاجی مەجیدە کە خانووەکەی تەنیشتیشی خانووی کەمالی حاجی مەجیدە کە ئەوانە بە باوک و کوڕ بوون پیشیان بازرگان بووە بازرگانی تووتن بووە کە ئەم خانووە لە شوێنێکی استراتیژی شاری کۆی ئەو سەردەمی بووە ڕاستە ئێستاوانی بەڵام لەو سەردەمەیدا کە لە گەڕەکی ئەوەلی بایزاغەی کۆیە بووە گەڕەکەکە ناوی بایزاغەیە دەڕوانێتە سەر ڕەزان چەمی ڕەزانی پێدەرێن لە کۆیە جادەی سەر ڕەزان کە سروشتێکی جوانی هەیە لە لای ڕووی ڕۆژهەڵاتی خانووەکە چەند بالکۆنێکی کە لەو بالکۆنەوە تەواوی شاری کۆیە و سەر ڕەزانی شاری کۆیت لە پێشتاوە ئەم خانووەن خۆماڵە کراوە و کراوەتەوە لە حکوومەتی هەرێم و نۆژەنش کرایتەوە هەر لە لای حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام تاکو ئێستا بەڕاستی هیچ هەوڵمانداوە بەڵام هیچ بەرنامە پلانێک نییە کە بۆ گەڕخردنەوەی بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە لەلایەن ئیداری کۆیە و وەزارەتی شارەوانیەوە لە هەوڵداین بتوانین چەند کەسێکمان بان کردووە بتوانین چۆن وەگەڕی بخەینەوە چی لێ بکەین تاکو و بەڕاستی نەفەوتێ چکە پێکاتی ئەو خانووە لە گەچ و بەرد و قسڵ و داریش دروستکرایە بەڕاستە ئەم خانووە چکە زۆربەی خانووەکانمان لە شاری کۆیە دەقی قورئان ئاياتی قورئان یان دەقی شعر یان پیا هەڵدان بەسەر خاوەنی خانووەکە ئەمانە هەمووی هەیە و هەڵکۆڵراوە لەسەر بەرد یاخود لەسەر گەز یا لەسەر بەردی ڕووخام بەڵام ئەم خانووە ڕاستە ئەمانەی تێدا نیە هەڵکۆڵینی تێدا نیە نووسینی تێدا نیە بەڵام بە شێوازێکی دیزاینێکی زۆر زۆر جوان دروستکرایە کە لەو سەردەمەدا دەبینین چەندین قەوس و چەندین تاق و چەندین دینگە و چەندین شتی جوانی تێدا دروستکراوە وە خانووەکەش بەڕاستی ئێستا بەناوی فەرمانگەی شوێنەواری کۆیە ئیشاڵە لە هەوڵداین لە داهاتووشی نزیکدا بتوانین وەگەڕی بخەینەوە مێژووکی جوانت سەبارەت بە خانووەکە باس کرد کاکێکێتی من ئەمەوێ بزانم تا چەندێ پارێزگاری یاخود هەوڵی ئەوە دراوە کە ئەم خانووە بە ئێمە بەنەوەکانی داهاتوو بناسرێت بۆ نمونە فیلم و دۆکۆمنتی لەسەر بکرێت بۆ پێی تۆ چەند چیرۆکێکی سەرنجڕاکێشت لەسەر باس کرد بەڕاستی ئێمە وەک فەرمانگەی شوێنەواری کۆی هیچ کاتێک لاریمان لەوە نەبووە هەر کەسێک هەر لایەنێک هەر ڕێکخراوەک هەر مؤسسەک هەر کەسایەتێک کە بتوانێ فلیمەکی دۆکۆمنتاری یان بە هەر شێوەک لە شێوەکان فلیمەک یان گۆرانی کلیپاک یان بە هەر شتێک ئێمە لاریمان نەبوو و هاوکاریشیانی و هاوکاریشیان دەبین بەڵام خۆتەزانی لەو چەند ساڵی دوایی بەهۆی ئەو قەیرانانەوە ئەم بەڕاستی ئەم بەرنامانە تۆزە کەم بووە دەنە لە ساڵانی ڕابردوو تاکو پێش 2015 ئەوانە ینی بەڕاستی کۆی و شوێنەوارەکانی کۆی و خانیەکە لە پوریەکانی کۆیە ئەو شێوەی هۆلیۆدی لێ هات بوو ینی بە بەردەوامی فلیمی دۆکۆمنتاریمان هەبوو بە بەردەوامی شوێنەکان لەلایەن کەسایەتیەکانەوە لەلایەن هونەرمەندەکانەوە لەلایەن مؤسسەکانەوە داوا دەکران یعنی هێدز دەکران بە مەبەستی ئەنجامدانی چکۆک دەبینین فلیمە دۆکۆمنتاریەکان فلیمە مێژوویەکان زۆربەی لەم گەڕەکانە و لەو خانوانەی شاری کۆیە بەرهەم هاتووە و تەواوکراوە بەڵام ئێستا بەداخەوە بەهۆی ئەم چەند قەیرانەیەک لە دوای یەکانەی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتوۆ بەڕاستی ئەوەش کەم بوو هەر چەندە هەیە بەڵام بە شێوەیەکی ڕێژەی زۆر کەمە باشە ئەو خانوانەی کە لە سنووری کۆیەدا هەن هەروەها ئەوانشی کە
چواردانی کاماژە و پێکرد نۆژن کراونەتەوە توانراوە سوودیانی وەربگیرێت لە ڕووی گەشتیاریەوە توانراوە سوودیانی وەربگیرێت یعنی بۆی هەم ئابووری ناوچەکەش بەرز بێتەوە. بەڕاستی ئێمە لە شاری کۆیە دەمەوێت ئیشارەت بە یەکشت بدەم شاری کۆیە گونا حەبرێن خانووی کەلەپوریمان هەیە یان شوێنەوەریمان هەیە بەڕاستی غەدرەکە لە کۆی دەکەین دەکرێت برین گەڕەکی کەلەپوریمان هەیە ئێمە بە تایبەتی لەو گەڕەکە کۆنە ئێمە 4 گەڕەکی کۆنمان هەیە لە شاری کۆیە کە سەرتاپای کەلەپورین کە خۆیان دەبینەوە لە گەڕەکی بایزاغا هەواوان بەفری قەندی قەڵات ئەم 4 گەڕەکە ببورن ئەم 4 گەڕەکە ئێمە لە خۆمان لەگەر کۆبوونەوەمان لەگەڵ جەنابی وەزیر لەگەڵ ئیداری کۆیە من خۆم بە شخصی داوام کردووە کە دەتوانین ئەمانە بکەینە بە فەرزۆن بکەینە زۆنی تایبەت بە خۆیان هاوشێوی وڵاتانی دراوسەیە کە ئەم گەڕەکانە تەواوی خۆماڵە بکرێ وەک پلانی یەکەم وە پلانی دووەم نوۆژەن بکرێتەوە پلانی سێم بە هاوبەشی لەگەڵ سێکتەری گەشت و گوزار ئەم گەڕەکانە بەڕاستی بە گەشت و گوزار بکرێ ڕکلامی زیاتری لۆ بکرێ چونکە ئێستا ئێمە ئەم گەڕەکانەمان نۆژەن نەکردیتەوە بە بەردەوامی میوانی بیانی و ناوخۆی و میوانانی دەرەوە سەردانمان دەکەن بەهۆی بوونی قشڵەی کۆیە کە ئێمە فەرمانگە کەشمان لە ناو قشڵەی کۆیە جا چزای ئێمە بتوانین ئەو گەڕەکانە بە تەواوی سەیتەڕە بکەینە سەریان و وەک فەرمانگەی شوێنەواری کۆیە بە ناوی خۆمان تۆماری بکەین و خۆمان ئیدارە و ئیدامی بدەین ئەمە بەڕاستی بۆ بژانەوەی شاری کۆیە دەورەشی گرنگی دەبێ و بەڕاستیش لایانی حکوومەتی هەرێمی کوردستان سوود و قازانجێکی مادی باشی دەبێ چونکە بەڕاستی ئەو هەر گەشتیارێک کە بێ ئێمە دەتوانین لە بەرامبەر ئوجرێک لە بەرامبەر پارەیەک سەردانی گەڕەکەکانیان داخلی گەڕەکەکان ببێ کە ئەمە دەبینین لە وڵاتانی دراوسی نزیک خۆشمان ئەمە هەیە بەڵام بەداخەوە لە کۆیش ئێستا دەتوانین ئێمە بەڕاستی لەگەڵ ڕێکخراوانی بیانش ئەفسانەمان کردیە و ڕۆپێویش و پرۆپۆزەڵیشیان لە ئامادەکردیتن کە ئەوەی بەرنامەی ئێمە چییە و چۆنی بکەین و چەندەی تەکلیفەش دەوێت هەر چەندە تەکلیفەکەشی ئەگەر خۆماڵەکردنەکەی زۆر بێ دەنا نۆژەنکردنەوەکەی ئەو پارە و ئەو ڕێژە زۆرە نیە بەڵام هیوادارین لە خۆناغەکانی داهاتوو بتوانین ئەو چارگەڕەکە بپارێزین تاکو لۆنەوەکانی دوای خۆمان شوناس و توراسی شاری کۆیە و پێشووتری شاری کۆیە بنەوەکانی خۆمان و بە میوانان و بە گەشتیاران ئاشنا بکەین و بیان ناسێنین هەرچەندە ئێمە ئێستا لە قشڵی کۆیە قاعەتی کەلەپوریمان هەیە و بانگەوازمان کردووە چەندین ئەو کەلوپەلانەی ئەو حاجاتانەی کە پێشووتر باو باپیرانمان وەک حاجاتی سەرەتایی وەک حاجاتی سەرەکی بەکاریان هاتوون بەکاریان هیناوە ئێمە ئێستا خەڵکی کۆیە بە خۆشحاڵیەوە کەلوپەلەکان لە ئێمە دەینێ بەڕاستی چووکە لە لای خۆیان دەفەوتەیە یان سوودی لێ نابینێ ئێمە هەم سوودی لێ دەبینین وەک فەرمانگەکە هەم ئارزی و نمایشی دەکەین و هەم لۆنەوەکانی داهاتوش بەڕاستی دەتوانن سوودی لێ بین و هەم دەشی پارێزین بەڕاستی لە لای ئێمە پارێزراو دەبێت کاکێتی کەبێک بەر لە ئێستا ماژت بەوە کرد کە کۆیە تەنها خانووی کەلەپوری نەبەڵکو و گەڕەکی کەلەپوری تێدایە لە بەشێک لە پرۆگرامەکانی ڕابردوودا ئێمە باسمان لە بەشێک لە شوێنەوەرەکانی کوردستان بەگشتی کردووە زۆرینەی جار گلەی ئەوە دەکراکە دیوارەکان دەشێوێنران یاخۆ جبڵ و خاشاکێکی زۆر لە شوێنەوەرەکان کۆ دەبوویەوە کە بەهای شوێنەکەی لە بەرچاو کەم دەکردەوە بێگومان قورسایی شوێنەکە کەم ناکاتەوە تەنها بەستم ئەوەیەکە لەلایەن هاوڵاتیان و لەلایەن گەشتیارانەوە هەندێک جار شوێنە کەلەپورەکان دەشێوێنران ئەم گرفتە تا چنێک لە کۆیە بەدی دەکرێت با حکمی ئەوەی کە تۆ دەڵی گەڕەکی کەلەپوریمان هەیە نەوەک تەنها خان و بەشێکیشیان نۆژەن نەکراونەتەوە بەڕاستی نەک نۆژەن نەکراونەتەوە وەک دو قسەت خۆماڵەش نەکراوتن چکە ئێمە گەورەترین کێشەمان خۆماڵەکردنەوە کڕینەوەیە بە ناوی خۆمان ئەو جا نۆژەنکردنەوە ڕاست دەکەی ئێمە گەورەترین کێشەمان لە شاری کۆیە و لە سەردەم شارەکان ینی کە ئەوانی گەڕەکی کەلەپوریان هەیە ئەو کێشەیەمان هەیە نەبوونی ڕێڕەوی سیارە بەڕاستی ئەو گەڕەکە کەلەپوریانە کۆرانیان تێدایە کوچیان تێدایە مەترێک مەترونیوە بەڕاستی ئەوە سیارەی زبرەکە ناتوانێت بچێ و لە هەمان کاتیشدا سیارەی بچووکیش ناتوانێت بچێ ئەمە لە کاتی خۆی بەکەر و عارەبانە بەڕاستی خاوێن کرایتەوە و ئیشکاری تەنزیفاتی لۆکرای هەرچەندە ئێمە لەگەر بەڕێز قایم خانی کۆیە لە هەوڵدان و داوەشمان لە شارەوانی کردیە بتوانین
چۆن حەلەکی ئەو مۆزوعات بکەین بەڕاستی لە ڕێگای شارەوانیەوە چون ئەو کۆرانانە وەک باسم کرد بەشێک لە کۆرانەکان مەودایەکەی زۆر کەمە سیارە ناچێت بەڕاستی دەمبەریش هەر ناچێت یعنی دەبێت ئللا بە هاوشێوەی جاران بەکەر و عارەبانە خاشاکەکەی فڕێ بدرێت کە هەر چەندە بەخۆشحاڵی و ئێمە ڕۆژانە لەگەر شارەوانی کۆنتاکمان باشە خاوێنیان دەکەینەوە بەڵام ئێمە وەک باسم کرد ئەو خانوانە ئەگەر نۆژەن بکرێتەوە ئەگەر خۆماڵە بکرێ و ئەگەر بکرێتە بە فەرزۆن هەر گەڕەکەی زۆنی تایبەتی خۆی هەبێ لەو حالەتە و لەو کاتە ئێمە ئیدامەی دەدەین ئێمە پارێزگاری لێ دەکەین لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕاستی زیاتر خایان دەکرێتەوە بەڵام چونکە ئێستا خانوەکان بەشێکیان مڵکی ئێمن و بەشێکیان مڵکی خەڵکن و بەشێکیان بەڕاستی بە بلۆک و بە مەوادی مۆدێرن و سەردەمیانەش نۆژەن کرایتنەوە هەر چەندە بەداخەوە کە ئەمە ڕێگە پێدراونیە لەلایەن ئێمەەوە ئێستا بە هیچ شێوەیەک ئەمە ڕێگە بۆ نادەین چونکە تاکە مەوادی بەکارهاتووی ئەو چوارگەڕەکە وەک باسم کرد بەرد و قسڵ و کەچ و دار و بەشێک لە مەڕمەڕ و بەردی ڕووخامەوەوانەیە کە کاتی خۆی بەکار هاتووە بەڵام بەڕاستی وەک باسم کرد تاکە کێشەی ئێمە نەبوونی ڕێڕەوی گەیاندنی سیارەی حاوی و سیارەی خۆڵەکەیە بە تەواوی کۆرانەکانی گەڕەکەکە کە ئەمەش بەڕاستی کێشەی لە ئێمە دروست کردی ئێمە بەڕاستی ڕۆژانەیان هەفتانە کە میوانمان دێ بە تایبەتی میوانی بیانی دەبێت پێشووتر ئامادەکاری بکەین لەلایەن سەرۆکایەتی شارەوانی کۆیە کە بە سپاسەوە ئێمە سپاسیان دەکەین بە بەردەوام من هاوکارمانن بەڵام بەڕاستی ئیمکانێتی ئەوانی شتاک و ئێستا ئیمکانێتی ئەوانش مەحدودە تاکو ئێستا نەیانتوانیوە وەک پێویست ئەو داواکاریانی ئێمە جێبەجێ بکەن هەرچەندە تۆزێک زەحمەتیشە بەڕاستی بوونی کەر و عارەبانە لە گەڕەکەکان لەو کاتەیە بەڕاستی ینی لەوانەیە هەموو کەسێک نەتوانێت ئەو کارە بکات چکە لەوانەیە منداریش بەڕاستی ڕێگر بن لەو بابەتە نەهێڵن چونکە بەڕاستی ئەو گەڕەکە کۆنانە زۆربەی خانوەکان بەکرێ دراون هیچی خاوەن مڵکەکانی تێدا نیە و بە کرێچیەکانیش زۆربەی بەڕاستی عەرەب و زۆربەی سوورین ینی کە ئەمەش کێشەی لە ئێمە دروست کردیە بەهۆی بوونی مەترسیەوە کە ئەمانە بەڕاستی منداڵیان زۆرە ئێمە هەرچەندە لەلایەن خۆمانەوە داوامان لێ کردوون کە بەڕاستی ئێمە ناچینە ژێرباری داروخانی خانوەکان خانوەکە لە پوریەکان چونکە بەشێک لە خانوەکە لە پوریەکان ببوورە دیوارەکانیان بەڕاستی خوار بۆتەوە لار بۆتەوە بە تایبەتیش ئەو دیوارانەی کە دەکەوتە سەر ڕێڕە و ڕێگا سەرەکیەکان کە ئێمە بەڕاستی ئێمە هیچ دەقەشی عملی و پراگماتیکیمان نییە بتوانین لیژنەیەک پێک بین و ئەو دیوارە لا بدەین تەنیا کاری ئێمە نۆژەنکردنەوەیە کە ئەمەش بەڕاستی لەو کاتەیە ئەو ئیمکانێتەمان نیە و زەحمەتە باشە لە قسەکان تامەژت بۆ کرد کە هاوڵاتیانی بیانی سەردانی ئەم نەک ئەم خانوەکانی دیکە و شوێنەوارەکانی دیکەشدا دەکەن تا چەند گرنگە کە هاوڵاتیان لە جەرەوە دێن لەوانەیە شوێنەوارەکان نەیان بینی بێت مێژوەکەی نەناسن یاخود بەرکەوتان نەبێت لەگەڵی تا چەند گرنگە مێژوەکان پێ بناسێنرێت بەدەر لەوات نەک تەنها هاوڵاتیانی بیانی بەڵکو ئەوانی کە خوێندکارن بە تایبەت لە زانکۆی کوێ لە بەشی مێژوو یان بەشی شوێنەوار زانکۆکانی دیکە بێن توێژینەوەی تیا ئەنجام بن ئەوان بێن بە وردی مێژوەکەی دابڕێژنەوە دووبارە بینوستنەوە بەڕاستی ئێمە بە بەردەوامی ساڵانە پێشوازی لە خوێندکاران دەکەین و هەموو ساڵێ زیاتر لە 150 خوێندکار ڕوومان تێدەکە ئێمە هاوکاریان دەکەین پشتیوانیان دەکەین بەڵام بەڕاستی ئەوەش کێشەیە ینی چونکە بەشێک لە خانوەکانمان وەک باشم کرد تەنیا چەند خانوەک نۆژەن کرایتەوە خانوەکانی دی بەڕاستی ئێمە ناتوانین بچینە ژێرباری ئەوەی بە خوێندکارەکە برین بڕۆ ئەم خانووە بەحسی لەسەر بکە یان راپۆرت و یان توێژینەوەی خۆتی لەسەر بکە چکە بەڕاستی ئەوەش لەوانەیە لە کاتی ئەنجامدانی توێژینەوەکەی تووشی مەترسی ببی تووشی داڕوخانی دیوارەکان ببی تووشی داڕوخانی سەقفەکان ببی بەڕاستی ئەوەش مەسئولیەتە لە ئێمە هەرچەندە ئێمە لەگەریانین هاوکارین بە بەردەوامی لەگەر خوێندکاران لەسەر خەتین ئێستا ئەمڕۆ دوێنێش چەندین خوێندکارم لەلا بووە و بەحسیان هەبووە لەسەر خانی مەحموود ئاغای کۆیە لەسەر قشڵەی کۆیە کە خانی مەحموود ئاغا یەک لە خانە هەرە گەورەکان بووە لە سەردەمی خۆی لە کاتی خۆی چەندین بەحس و توێژینەوەی لەسەر کراوە ئیشاڵا ئێستا لەگەڵ ڕێکخراوی ئەلیف کە لە خەچی سەرەکی ڕێکخراوی وادی ئەڵمانی
لە هەوڵدان بۆ بە مەبەستی تەقدیمکردنی پرۆپۆزەل بە مەبەستی نۆژەنکردنەوەی تەواوی خانەکەەوە بە وەگەڕخستنەوەی خانەکە کە لەلایەن خاوەن مولکەکەش قسەمان کردووە بەڵام بەڕاستی ئێمە خانووەکە لە پوریەکان 4 خانوویان وەک باسم کرد خۆماڵێ و ئیخۆمانەس باقیەکەیتی سەرتاپای مڵکی خەڵکن مڵکی خاوەن مولکەکانن ینی سەبر ئەوانەش ینی ساڵانە بەهۆی هۆکاری سروشتی ئەوەش لە ناو دەچێت یعنی ئێستامە وەک دەبینین ساڵانە بەهۆی بارانەوە بەهۆی هۆکاری سروشتی و مرۆیش بەڕاستی ینی باش بەشێک لە خانوەکان ئێمە ئاگامان لێ نییە دەڕوخێن لەلایەن خاوەن مولکەکانیەوە کە ئێمە بەڕاستی ڕێگەیان پێ نادەین بەڵام لەگەڵ ئەوەشدا هیچمان پێ نییە هیچمان بەدەستەوە نییە کە بەچی هۆکارێک ڕێگریان لێ بکەین چونکە بەپێی یاسای ژمارە 5 ساڵی 2021 خانوەکە لە پوریەکان دەڵێ ئەگەر چی مڵکی ئێمەش نەبێ پێویستە پارێزگاریان لێ بکەین و نۆژەنیان بکەین و ئۆکێ ئێمە لەسەر ئەوە متەفقین بەڵام بەڕاستی کە خاوەن مولکەکەی ئێمە نەهێڵین نۆژەنی بکاتەوە و نەهێڵین چاچی بکاتەوە بۆ شێوەی کە لۆ خۆی دەیەوێ یان نەهێڵین ئەو ماوادی تێدا بەکاربیێنی کە خۆی دەیەوێ و لە هەمان کاتیشدا لێشی نەکڕینەوە و نۆژەنیشی نەکەینەوە بەڕاستی ئەوە بلۆ ئێمە زۆر کارەی قورسە زۆر ئەرکەرجی قورسە ئێمە ئەوەندەمان لەسرە داوایەکەی ئاراستی دادگای کۆیە بکەین محکەمە بکەین داواکاری گشتی بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە داوایەکە باوەڕ ناکەم ببینەوە هەردەی دۆڕێنین چونکە هەر خاوەن مڵک لەسەر حەقە ئێمە کە ڕێگەیان پێ نەدەین نۆژەنی بکاتەوە دەبێت شتێکیشمان بەدەستەوە بیکە هیچیش نەکەین و لێشیان نەکڕینەوە و نۆژەنیشی نەکەینەوە ئەوەش بەڕاستی کێشەیەکێ لۆ ئێمە و ئێمە بەرنامە و پلانێکی دیشمانەیە وەک لە ناو پرسیارەکەت باست کرد ساڵانە لە وەرزی بەهاردا لەگەڵ کۆنتاک و پەیوەندیمان هەیە لەگەڵ بەڕێبەرایەتی پەروەردەی کۆیە سەرجەم خوێندنگایەکانی شاری کۆیە سەردانمان دەکەن سەردانی خانوەکە لە پوریەکان گەڕەکەکە لە پوریەکان وە قشڵەی کۆیە بە تایبەتی کە وەک باسم کرد چەندین کەلوپەلی کۆن و توراسیمان تێدا نمایش کردووە و چەندین شوێنی گرنگمان لە ناو قشڵەی کۆیە کردیتەوە کە لەگەڵ خوێندنگایەکانی کۆیە بە بەردەوامی ئێمە لە بیدایەتی مانگی سێوە ئەوە سەردانی قشڵەی کۆیە و شوێنەواری و کەلەپوریەکانمان دەکەن تاکو کۆتایی تاکو بیدایەتی وەرزی دەستپێکردنی ئیمتحان ئەمەمان بۆ ئەوە کردووە بەڕاستی کە جیلی داهاتوو سینی داهاتوو بە شێوەیەکی وا پەروەردە بکەین کە بتوانن ڕێز لە کولتور و شوناس و توراسی با و باپیرانیان بگرن بەڕاستی چونکە ئەوە یەک لە کارە هەرە پێشینەکانی ئێمە وەک فەرمانگەی شوێنەواری بڵێ زۆر باشە کاکەکێتی ئێمە بەشێک لە وڵاتانی دیکە دەبینین بەشێک لە وڵاتانی دراوسێ دەبینین کە تەسویقێک بۆ شوێنەکە لە پوریەکانیان دەکەن بۆ شوێنەوارە دێرینەکانیان دەکەن لە ڕێگەی سۆشیال میدیاوە تەنانەت لە ڕێگەی میدیاکانی خۆیانەوە لە ڕێگەی دراما و فیلم و لە ڕێگەی ئەو ڤیددیویانی کە بڵاوی دەکەنەوە لە سۆشیال میدیا و لە تەواوی جۆرەکانی میدیادا دەمەوێت بزانم تا چەنە گرنگە بایەق بەم لایەنە بدرێت بایەق بۆ بدرێت کە تەسویقێک بۆ شوێنەکە لە پوریەکان بکرێت دوجار ئەو خانووی کە تۆتی دات و نمونەی ئەو خانوانی کە نۆژەن کراونەتەوە ببن بە شوێنێکی گەشتیاری لە وڵاتانی دیکەوە لە شارەکانی دیکەوە هاوڵاتیان ڕوو لەو شوێناوارە بکەن و دواتر هەر بەداهاتی خۆیان دووبارە نۆژەن بکرێنەوە بزیاتر بایەخیان پێ بدرێت. بەڵێ ئێمە بەڕاستی ئەوەی جەنابەت باسی کرد شتێکی زۆر جوانە یانی شتێکی زۆر باشە ئێمە بەڕاستی لەگەڵ لە ساڵی ڕابردوو لەگەڵ سێ ڕێکخراو لەگەڵ سێ تیمی بیانی گرێبەستمان واژوو کردووە تیمی زانکۆی ئۆڵۆمۆکی چیکی کە کاری ڕووپێوی دەکەن لە شاری کۆیە و تیمی زانکۆی بەرلینی ئەڵمانی کە ئەمانش بە هەمان شێوە لە بەشێکی تری شاری کۆیە کاری ڕووپێوی هەڵکۆڵین دەکەن و تیمی ڕێکخراوی وادی ئەڵمانی کە کاری نۆژەنکردنەوە دەکەن لەگەڵ ئەو سێ تیمە بەڕاستی ئەو سێ تیمە ئێمە خۆم وەک شخصی خۆمە وەک فەرمانگەی شوێنەواری کۆیە بەگشتی تاکە مەرجمان کە گرنگیمان پێدایە و کە هەوڵماندایە زیاتر گرنگی پێ بدەین بوونی ناساندنی شوێنەوارەکان و خاڵەکە لە پوریەکانی شاری کۆیە بە جیهان بەڕاستی باسکردنیەتی لەلایەن ئەوانەوە لە کاتی ئەنجامدانی سیمینار و وەڕکشۆپە نێودەوڵەتیەکان و
سیمینار و ڕۆکشۆپە تایبەت بە شوێنەوارەکان چونکە بەڕاستی ئێمە چەندین خانی کەلەپوری و خاڵی کەلەپوری وەک باسم کرد زیاتر لە 200 پێگەی شوێنەواریمان هەیە بەڕاستی ئەگەر ئێمە بە جیهان و بە وڵاتان و بە تیمە بیانیەکانی نەناسێنین کەواتە هیچمان نەکرد. بەڵام لە حالەتێکیشدا ئەوەی زەنابەت دەڵێ ئێمە دەتوانین بە گەشتیارانی بناسێنین و بە گەشتیاری بکەین بەڕاستی مەترسی ڕێگاکەمان نەبێت چونکە ئێمە ئێستا ئەگەر گەشتیارانی بیانی دێت تەنیا سەردانی قشڵەی کۆیە دەکە و بەشێکیان سەردانی خاڵە و خانووە کەلەپوریەکان دەکەن کە ئەمەش وەک باسم کرد بەهۆی نەبوونی ڕێڕەوەکی باش لە ناو گەڕەکە کەلەپوریەکان و بەهۆی بوونی چەندین مەترسی دیوارەکان و داڕوخانی دیوارەکان کە ئێمە ئەو سێ تیمەی باسمان کرد لە ساڵی 2023 دەست بەکار دەبن تاکو 2028 گرێبەستەکەمان بۆ ماوەی 5 ساڵە ئیشاڵا تاکە مەرجیشمان ئەوە بووە دوو مەرجی گرنگمان بەڕاستی تێدا وەک شوێنەواری کۆیە دوو مەرجی گرنگمان تێدا بینیوتەوە بۆنی بەڕێکلامکردن و ناسانی شاری کۆیە مەرجی یەکەم مەرجی دووەمیش ڕەخساندنی هەلی کار و بۆ بەمەبەست لە شاری کۆیە زیاتر لە هیچ شارەکانی تر دەستی کار نییە کار بکات لە شاری کۆیە. بەڵێ هزار سپاس بۆ کاگێکێتی واحد لە پرسرای فەرمانگەی شوێنەواری کۆیە سپاس بۆ زانیارەکان سپاس بۆی کە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ تۆ کاکێکێتی. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ هیوادارین. سپاس.